چی نرخی یەک گاڵۆن ژەهری ئەم دوو پشکە دەگاتە 39 ملیۆن دۆلار. ئەم دوو پشکە مەترسیدارە کە بە دێست تاکر ناسراوە ژەهرەکەی گرانترین جۆری شلەیە لە هەموو جیهاندا. بەڵام بۆچی 39 ملیۆن دۆلار ئەیچیت بەسەر دێ ئەگەر ئەم دوو پشکە پێتەوە بدات؟ بەگشتی ژەهری دوو پشک زۆر گرانن لەبەر چەند هۆکارێک. یەکێک لەو هۆکارانە ئەوەیە بە زەحمەت کۆ دەکرێنەوە. ئەبێت دانە دوو پشکەکان بە مەقاش بگریت و ژەهرەکەی دەربێنیت. ئەوەش تەنها 2 میلیگرام بۆ هەردوو پشکێک. بێنە پێشچاو دەگەر یەکێک لەم دوو پشکانت هەبێت. ئەبێت 2.64 ملیۆن جار ژەهری لێ دەربکەیت بۆ ئەوەی بتوانیت تەنها گاڵۆنێک ژەهر کۆ بکەیتەوە. بۆی ئەگەر 39 ملیۆن دۆلاریشت هەبێت ناتوانیت بچیتە بازاڕ و گاڵۆنێکی لێ بکڕیت، چونکە کۆکردنەوەی گاڵۆنێک ژەهری ئەم دوو پشکە زۆر زەحمەتە، بۆیە بە بڕی زۆر کەم دەفرۆشرێت. ژەهری دوو پشکی دێستاکەر لەگەڵ ئەوەی بە زەحمەت کۆ دەکرێتەوە لە بواری پزیشکیدا ڕۆڵێکی گەورەی هەیە، لەوانە چارەسەرکردنی مەلاریا و دەستنیشانکردنی خانەکانی شێرپەنجە. لێکۆڵینەوە پزیشکیەکان سوودی زیاتر و زیاتری ژەهری ئەم جۆرە دوو پشکە دەدۆزنەوە لە بواری پزیشکیدا و ئەمە ژوای کردووە داواکاری لەسەر بەرز بێتەوە و نرخەکەی زیاد بکات و وا بکات نرخی هەر گاڵۆنێکی بگاتە 39 ملیۆن دۆلار. دوو پشکی دێست تاکەر کە زیاتر لە باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەژی، یەکێکە لەو دوو پشکانی کە مەترسیدارن ئەگەر پێتەوە بدەن و پێوەدانەکەی ئازارێکی زۆری هەیە، بەڵام بەو ڕادەیە مەترسیدار نین کە ببنەهۆی مردنی کەسێکی گەنج، بەڵام ئەگەر بە منداڵ یان کەسی بەتەمەنەوە بدات ئەگەری هەیە کەسەکە بکوژێت.